ای رفیقانی طریقت دردی عشقم شارکه بلبل فداتم حیرانی سوزو دنگ و صداتم حیرانی سوزو دنگ و صداتم دمکم میلی لیارانکم تا سیدیدنی نازدارانکم بدال الشخی باوی نرموسو بروتا چمی خاصی ناو کرکو بدال الشخی باوی نرموسو بروتا چمی خاصی ناو کرکو لێ وەباخچەی خانەقا دیارە مێرگوزارێکی تڕ و ئاودارە بنی شێرەوە سارلقی چڵێ دەستکارە ناڵە هەردەم بۆ گوڵێ بنی شێرەوە سارلقی چڵێ دەستکارە ناڵە زۆرم پێخۆشە وەک باخچەی بەهار بگاشێیتەوە لەدام جۆی و بار ئەو گوڵ خونچەیە دەمی کاتەوە خەمی کۆنە و نوێم لەبیر باوتەوە پێی بڵێن تەنها هەر تۆ شای گوڵی سەربەستیم ئارامی دڵی پێی بڵێن تەنها هەر تۆ شای گوڵی سەربەستیم ئارامی دڵی سەدای زین و بەڵی مەینەت سەد هەزار
بینەرانی عزیز و خۆشەویست، سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش لە بەرنامەی ئاوێنەی هونەرەوە هاتوینەوە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست بۆ بەسەرکردنەوە دیدار لەگەڵ هونەرمەندی تر. هونەرمەندی زۆر عزیز و خۆشەویست مامۆستا عەدنان کەریم. مامۆستا عەدنان کەریم یەکێک لەو هونەرمەندانەیە کە لە سەرەتای ژیانیەوە دەستی بە کاری هونەری کردو هەتا ئێستا بەردەوامە. هیوادارم تا کۆتایی بەرنامە هاوڕێمان بن. مامۆستا گیان زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەی ئاوێنەی هونەردا ئامادەی. بەخێر بێن سەرچاوم. زۆر سپاس. مامۆستا ڕواڵی بەرنامەکەمان وایە هەمیشە هونەرمەندان لەبەر مێژووی بەرنامەکە وایە چون لەوانەیە بکرێ بە کتێب و بە سەرچاوەیەک هونەرمەند باسێک لە ژیانی خۆیە کاگەر کورتێک لە ژیانی خۆت باسکەی بۆ بینەرانی بەڕێز فەرموو. من لە موالیدی ساڵی 1963 ساڵی 1963 لەدایک بووم لە شاری کەرکووک لە گەڕەکی تەپەی مەلا عەبدوڵڵا. هەڵبەت چوونمان بۆ کەرکووک ئەوە بۆ کە باوکم باوبا پیرانمان خەڵقی شار بەژێر بوون گوندی ژاژڵە. زیاتر خاڵوانی باوکم لە مەزناوێ بوون بەری ئالانێ ئەو بەری کە هاتوونەتە شاری سلێمانی شێخەکانی ئەوێ کە خاڵوانی باوکم بوون لە مزگەوتی گەورەوە لای کاکە ئەحمەدی شێخ ئەو کات ئیزنیان خواستە و چوون لە شاری کەرکووک تەچیان کردوتەوە و مزگەوتیان کردوتەوە. یەکێک لە مزگەوتە ناسراوەکان کە زۆربەی زۆری شێخەکانی مەزناویتیایە مزگەوتی شێخ باقی مەزناوەیی لە شاری کەرکووک کە ئێستاش ماوە و گۆڕی هەموو ئەو شێخانی تایە کە خاڵوانی باوکم بوون. کاتێک کە باوکم لە گوندی ژاژلەوە هاتوۆتە ناو شار بوو بە پۆلیسیش خۆتە زانی گەڕۆکە لە شارێکەوە بۆ شارێک. ئەو کات چۆتە کەرکووک زیاتر بۆی لە کەس و کار و خاڵوانی خۆیەوە نزیک بێت. لێ من لە وەلد بووم لە دایک بووم لێ باوکم لە شەریکەی نۆت پۆلیس بووە. ئەمە تقریبەن سەرەتای ژیانی من بووە. دوایی چەندین شاری تری هەموو عێراق گەڕاوین و باوکم بەهۆی کوردایەتی ئەو کاتە ئەمر بەڵقەبزی دەرچوو لە بەسڕا بووین هەتاکو لە سەرکردایەتی ئەو کات لە گەڵاڵا بڵێن بۆ ماوەی 2 ساڵون بوو ئێران تەسلیمی ئەوی کردەوە. ئیتر زانیمان کە باوکم ماوە لێوە هاتینەوە بۆ کەرکووک بەڵام وەزعی کەرکووک زۆر باش نەبوو نەمانتوانی لێ بژین بڵێن دایکم و خوشکەکانم بەڵام باوکمانی تر دیار نەبوو ئەو کاتە هاتینەوە سلێمانی. سەرەتایی خوێندنی سەرەتاییم وە ناوەندی و دوا ناوەندیش پەیمانگای هونەرە جوانەکانم هەم لە شاری سلێمانی خوێندووە. واتە زیاتر ژیانی منداڵیم لە دوای باوڵین پۆلی یەشی سەرەتایەوە لە شاری سلێمانی بووە هەتاکو ئێستاش. بەڵام کەرکووک وەکو شارێکی خۆشەویست شارێک کە با بڵێن سیمبۆلێکی کووردە بۆ هەر چوار پارچەی کوردستان. من بەلای منەوە هەموو کوردێک خۆی بە خەڵقی کەرکووک بزانێ. کەرکووک قەزەیەکی گەورەیە لای من و هەر بۆیشە یەکێکە لە شارە خۆشەویستەکاندا کە زۆر گۆرانیشی بوتراوە. گۆرانیم وتووە بەڵام ئێستاش بە پێی پێویست نییە.
ئەبێ زیاتری بۆ وتری زیاتری بۆ بکری. مامۆستا عەدنان لە باشووری کوردستان ئەو قوتابیانەیە کە ئەچوانە بەرخوێندن لەلایەن مامۆستایانەوە ئەوانەیە کە مامۆستای هونەر بوون فێری مۆسیقا و گۆرانیە کران. پێم وایە یەکێک لەو کەسانەیە کە لەو قوتابخانانە سەری هەڵدا بێ جنابتی ئەگەر بە هەڵە نەچم لە کورسی هونەرمەندانە جنابتم بینیوە. بەڵێ من هەڵبەت تیپی مۆسیقای سلێمانی ئەو سەردەما لە ساڵەکانی هەفتایە یەکێ بوو لە تیپە هەرە ناودارەکانی کوردستان ئەوە بە یەکێک لە قوتابخانەکانی ئێمە داڕێت و بەر لەو ئەوانیش بەڕاستی مامۆسایانی ئەم تیپی مۆسیقای سلێمانی کە مامۆستا ئەنوەر قەرەداغی و مامۆستا خالید سەرکار و مامۆستا سەلاح ڕەئوف و چەندین مامۆسای تریش کە لەو ناو ئەو تیپی مۆسیقای سلێمانی هەبوون هەمویان قوتابی دەستی مامۆستا ویلیەمی حەنا بوون. یادی بەخێر. مامۆستا ویلیەمی حەنایشە بوو لەو مامۆستا گەورانەی کە لە بەغدا مۆسیقای پێشکەش کرد و مۆسیقای خوێند و توانی ئەو هونەرە لەوە بێنێتە شاری سلێمانی لە شاری سلێمانی پەرەی پێدرا و چەندین نەوەی پێگەیان بەڕاستی و ئێمەش وەکنەوە یعنی بەشێک لەوەی کە بەعزە جارێ من مامۆستا ویلیەمی حەنامە بینی ئەچوومە لای دانیشتم مۆسیقایان لێدا و گۆرانی ئەوت و منش گۆرانی بۆ ئەوت یەشە بوو لەو مامۆستانەی کە ئەوەی کە هەی بوو ئەی بەخشی و تیپی مۆسیقای سلێمانی ژێمە ئەو لەو سەردەمەیە کەسانی گەنج بووین لە ساڵەکانی 1979 کە من یەکەم گۆرانیم بە ناوی دەسماڵێەوە وت لە تیپی مۆسیقای سلێمانی بوو ئەوە بوو کە گۆرانی فولکلۆرە گۆرانێکی فۆلکلۆرە و زیاتر یەکەم جاریش لە دەنگی مامۆستا محەممەدی مام لە جۆم بوو ئەوە یەکەم گۆرانی بوو کە 16 ساڵ بوو من لەسەر سەحن بووم لەسەر ستەیج گۆرانی وتوە ئێستاش کە دێتەوە بیرم ینی یەکەم جار کە دەست بکەی بە گۆرانی یەکسەر بچیتە سەر سەحن و گۆرانی بڵێیت ئاسان نەبوو بەڕاستی بەڵام توانیم کە لە دوای ئەوە بە بەردەوامی گۆرانی بڵێم خۆم پەروەردە بکەم لە مامۆساکانمەوە وەرمونە فێری زۆر شت بم. جنابەت مامۆستا ساڵح دیلانت بینیوە؟ بڵێ مامۆستا ساڵح دیلان یەکێک لەو هونەرمەندانەیە کە من لەگەڵ زۆر هونەرمەندی ڕۆژهەڵاتی دانیشتم قسەم کردو تەنەن بۆ توێژیم لەگەڵیان کردووە. چەند کەسێک ناوە بن کە لە نێو مۆسیقای فارسیدا لە ناو هونەرمەندانی فارس داوانە وەک پایە وەک کۆڵەکە ناو ئەبرێن بۆ مۆسیقا و گۆرانی و بۆ ڕەدیفی فارسی. پیان وایە مامۆستا ساڵح دیلان یەکێک لەو کەسانەیە کە توانی حسابی لەسەر بکەی بڵێ ئەمە یەکێکە لە کۆڵەکەکانی مۆسیقا یا مەقاماتی تایبەتی کوردی. چۆن هەڵێ سەنگینی ئەمە؟ هەروایە مامۆستا حەمە ساڵح دیلان خۆی زۆر گرنگە هونەرمەند خۆی بێ و کەسی کە نەبێ. مامۆستا حەمە ساڵح دیلان خۆی بووە کە گوێ لە مەقاماتی مامۆستا حەمە ساڵح دیلانەگری ئیتر کەسێکی کە وەکو ئەو مەقامی نەخوێندەوە بەڕاستی ئەنی تایبەتمەندیەکی خۆی هەیە کاتێک کە مەقامێکی ڕاستە خوێنێ تایبەتمەندی مامۆستا حەمە ساڵح دیلان دیارە یەکسەر ئەیبیستی وەکو چۆن مەقامزانی گەورەی کورد مامۆستا عەلی مەردان کە گوێی لێگری ئەمە تایبەتمەندی خۆی هەیە مامۆستا حەمە ساڵح دیلانی ژێشێک بۆ لەو هونەرمەندە گۆرانی کە لە شاری سلێمانی توانیوێتی بەبێ ئەوەی کە مەقاماتی خوێن دەبێت شێوازێکی با بڵێن زۆر خۆڕسکانە لە مەقامی کوردی تێگەشت و هەوڵی داوە خۆی فێر بکات و ئەوەی کە هەی بۆ بیبەخشێ. بەڵام لە هەموو گرنگتر ئەوەیە مامۆستا حەمە ساڵح دیلان بەر لەوەی کە گۆرانی بێژ بێت و دەنخۆش بۆ کەسێک بۆ لە خانەوادەیەکی زۆر ڕۆشنبیرەوە بووە و خۆشی شاعیرێکی زۆر گەورەی کوردە بەڕاستی یعنی ئەگەر تۆ سەیری شعری مامۆستا حەمە ساڵح دیلان بکەیت لەناو ئەدەبیاتی کوردیە جێگایەکی خانەیەکی زۆر تایبەتی هەیە. کاتێک کە گۆرانی بێژیش هونەرمەندێک گۆرانی بێژی دەنخۆش ئەگەر بێت و لە شعر تێ بگات و بزانێ قوڵ ببێتەوە لەگەڵ شعرە کە مامۆستا حەمە ساڵح دیلانیشە بۆ لەو شاعیرە گەورانی کە قوڵ ببەوە لە شعرە بەڕاستی جوانتر ئەتوانێ ئاوازی وشەکان ئاوازی ڕستە شعرەکان بنەخشێنێ. ئەنی هەر بۆیشە کە تۆ گوێ لێگری تەماشاکێڵێ من بڕۆ پەیوەستی ئەو نازدارم شیر و
پیرمە کاڵێ من برۆ پەیوەستی ئەو نازدارە بە شێوازێت دەربڕینەکە دەرەبڕێ تۆ نازدارەکەی ئەوە بینی لەبەرەوە تێگەشتنی شعر بۆ گۆرانی بێژ بنەمایشی زۆر 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 گرینگە کە گۆرانی بێژ لە شعر تێبگا ئەمجا دەربڕێ ئەو کاتێکە گۆرانی وت ئەو کاتێکە مقامەڵێت هەرگیز وشەکان لە تووپەت ناکە بەڵێ ینی تۆ گوێ لە هەرچ مقامێکی ئەگری لە دەریاوە قەتارەی هەوری باشت کەوتە دوی پێشنگ کەڵێ هەوری باشت بە یەک جار وشەکە دەرەبڕێ لە تووپەت ناکا وشە بۆ لەبەرەوەی کە لە وشەی شعری تێگەشت ئەمە زۆر مهم بوو کە بۆ من بوو بە پرسیارێک مامۆستا بەر لەوەی کە بچمە سەر پرسیارە لەبارەی شیعرەوە هەست ناکەی مامۆستا حەمەد ساڵح دیلان بە جۆرێک دێتەوە شان قوتابخانەی سەید عەلی ئەزغەری کوردستانی من جارێکیان لە خزمەتیا بووم یەشە بوو لەوانی کە دەنگی سەید عەلی ئەزغەری پێخۆش بوو بەڕاستی و زۆرترین بڕوای وابوو کە هونەری کوردی زیاتر بەری ڕۆژهەڵات ئەگرێتەوە وەک لەوەی کە ئێمە هونەری کوردی لە هونەری عەرەبیەوە نزیک بێ ڕۆحی هونەری کوردی لە ڕۆحی هونەری فارسیەوە نزیک ئەو بڕوای وابوو ئەیوت دنیای ئێمە و دنیای مۆسیقای عەرەبی دوو دنیای زۆر جیاوازە لێ تێگەیشت بوو ئەوای لێ تێگەشت بوو و ئەوە ڕای ئەو بوو بەڕاستی ئەنی حتا هەندێ مقاماتی عێراقی نمونەی هێنایەوە کە ئەیوت ئەمە لە چەهچەهەی مقاماتی فارسیەوە نزیکە زۆر شت بەو دانیشتە من زۆر لەو مامۆسا گەورەیە فێر بووم بەڕاستی تێگەشتم کە کەسێک بۆ زۆر زۆر شارەزا بووە و زۆریش ئاگای لە هونەری نەتەوەکانی دراوسی بووە شتێکی نازانم من لەبیرم نەماوە ئەگەر جنابەت لە شوێنێک وابزانم باست کرد مەقامێکی لەگەڵ سێگا تێکەڵ کردووە بەڵێ حەزەکەم باسێکەوە بکەیت ئەوە مەقامی جاریشیان پرسیارێکم لەکرد مامۆسا ئەتوانی پێم بڵێ مەقامی شعری ئەو شعری کە نەمردە من ئەگەر ئەم جارە بێتەوە نەچم شەرتا تا ئەم خوارە بێتەوە شعری نالیە وتم لە کۆتاییە تۆ لەسەر دەستگای بەیاتە شوورە بەڵام تەسلیمێکی تۆ بە سێگا ئەمە چۆن کردووە وتی چۆن چێ ئەڵێ ئەمە شوورە چێ ئەڵێ بەڵێ ئەمە بەیاتە وتمەڵایەوە عیلمی مۆسیقا زانستی مۆسیقاواڵێ وتی چێ ئەڵەوە سێگایە وتم وەڵڵا ئەوە شەر زانست واڵێ وتی کاکی وتی من کاتێکە گۆرانی ئەڵێم ئاگام لە خۆم نابێت ئەوەی لە هەستمایە لە دەروونمایە دەری ئەبڕم قەت بیر لەوە ناکەمەوە من چۆن ئەم مقاماس چییە و چی نییە زیاتر بیرم لەوە کردێتەوە کە من هەستی ئەو کاتم چۆن بۆ ئەو دەربڕی من دەربڕم باش خۆشیە بێشک ینی ئەو لە تۆنی مۆسیقا لە لای نەئەدا و ئەو پەردانی کە سەرەکەوێ بۆ سەرەوە پەردانی کە دا ئەبەزێتەوە بەڕاستی تەماشاکەی هەمووی دروستە هەمووی وەکو زانستی مۆسیقا دروستە پێوانی مامۆستا قادر دیلان یارمەتی کردوێ بێشک مامۆستا قادر دیلانیشە بۆ لە مۆسیک زانانەی کەشان بەشانی مامۆستا ویلیامی حەنان لەو سەردەمەدا ئەوانیش کەسانێک بوونەوەیەک بوون کە مۆسیقای کوردیان زۆر زۆر پێش خستەوە بەڕاستی ئەوە ئەو بەڵام لەگەڵەوەشە ئەوەی کە بۆم دەرکەوت مامۆستا حەمەد ساڵح دیلان یەکێ بوو لەو هونەرمەندانەی کە زۆر گوێگر بووە گوێگری گوێی لە مقاماتی فارسی گرتووە مقاماتی عەرەبی گرتووە مقاماتی تورکی گرتووە ئەمانە هەموو گوێی لێ گرتووە و لەمانەش ئیسفادەی کردووە هونەرمەند
چەندێک مامۆسای باشیشی هەبێت بەڵام ئەگەر خۆی نووزەیەکی نەوێت بەعزە جارێ وا بڵێن ئەگەر خۆی هەوڵێک نەدا خۆی هەوڵی ئەوە نەدا و خۆی پێشخات پێش ناکەوێت مامۆسا دەوری خۆی هەیە بەڵام لەگەڵ مامۆسا هەوڵی هونەرمەندەکە زۆر گرنگە کارەکەشی ڕەنگە سەرکەوتوو نەبێ هەوڵی بۆ نەدا ئەگەر هەوڵی بۆ نەدا نەخێر وایە نا کە باسی ئەوەت کرد مامۆستا حەمە ساڵح دیلان لە شعر تێگەیشت بوو شعر چەندە گرنگە لە گۆرانیە کە هونەرمەندێک بێوێ گۆرانیک بڵێ شعرەکە مۆسیقاکە چیترە کە ئەو گۆرانی تەواوەکە وە چ کاریگەریکی هەیە شعر لەسەر گۆرانیەکە و منی خوێنەر یا منی گوێگەر کە گوێ لێ ڕاگرم بۆ نمونەوە چەهچەهەی بولبول ئەوەی جنابێت کە پەلتە کێشەی وەکو باڵندەیەک بڵێ بەسەر ئاوەوە بە هێوری ئەتبات لەگەڵ خۆی فەرموو بێگومان چاچەی بولبول لێشە بوو لەو مەقامە جوانانەی کە مامۆستای گەورە تارتەفیق و توێتی من هەستاوم دووبارەم کردوێتەوە بەڵام کە دووبارەم کردوێتەوە زیاتر هەوڵم داوە ئاوازێک لەگەڵ ئەو مقامە تێکەڵ بکەمش چەندین ساڵ پێش ئێستا نایەتەوە یادم تقریبەن لە 90ەکان 99 لە 99 ئەو کاتە لە مێدیا تێڤ ئەو کاتە کە تۆمارم کردو لە یادی مامۆستای گەورە تایر تەوفیق بوو یادی بەخێر مەسەلەی گۆرانی ئەتوانم بڵێم سێ کۆڵەکەی ئەساسی هەیە سێ کۆڵەکە ئەم گۆرانی هاگرێ کۆڵەکەی یەکەم کە گۆرانی ئەخرێتە خاتە باوەش خۆی و گۆرانی ڕاگرێ شعرە لای من شعر کۆڵەکەی سەرەکی بەڵێ دوو هەم ئاوازە سێ هەم دەنگی هونەرمەندە کە توانین ناوی من سێ کوچکەی گۆرانی ئەتوانین با بڵێن سێ کۆڵەکەی بەهێز کە گۆرانی لەسەر خۆ دەگرێ ناوی برین گۆرانی ئەتوانین بوای ناوبنین بەڕاستی ینی شعر ئەگەر چەندێک بەهێز بێت ئەگەر ئاوازەکە ئەگەر نەگونجا بێت لەگەڵ شعرەکە ئەمرێ ئاواز چەندێک بەهێز بێ و شعر چەندێک بەهێز بێ ئەگەر گۆرانی بێژەکە دەنگەکەی نەگونجێ لەگەڵ ئەو دوانە دیسانەوە ئەمرێت لەبەرەوە هەر سێشیان ئەتوانم بڵێم شان بەشانی یەکتری ئەتوانن یەک شتی جوان بنەخشن ئەویش ناوی گۆرانیە زۆر لە هونەرمەندان بیستومە لەولەوەلا ئەڵێ من ئاوازێکم هەیە ئەمێ شعرێک بێنم دروستکەم لەسەری بە شاعیرێک کەڵام ئەڵە ئەمە ئاوازێکم هەیە بەڵام شعرە بن بەلای منەوە ئەو شعرە ئەو ئاوازە ئیمکانی هەیە کە زۆر سەرکەوتوو نەبێت نقصانی تیاێت بۆ نەبە پێی تەجروبەی خۆم من هەرچی کردبێتم هەوڵم داوە لەسەر خودی شعر ئاوازدانم چونکە ئەگەر ئەو شعرە ئەگەر چەندێک باوەڵێن شعرێکی هەژ بڕگەیمان هەبێت شعرێکی 16 بڕگەیمان هەبێت شعرێکی 15 بڕگەیمان هەبێت ئەگەر بێت و ئاوازێکت بۆ ئەو شعرەدانا بیت ئاوازی شعرێکی کە بێنیت هەر 16 بڕگەی بێ وەکو خۆی بێت بەڵام زۆر وشە هەیە لە توپەتە بێت بۆ چونکە تۆ بۆ خودی شعر ئاوازدانی من کاڵم با بڵێن بۆ شعرێکی وەفایی کاڵم بولبول وەرە تا ڕوحی من و تۆیە بناڵین تۆ باخی گوڵانێک و ئەمن داخی دڵانم ئەگەر یەک شعری کە بێنین بینەخشێنین بۆ ئەم ئاوازە من دڵنیان 100% نایەتەوە ئەگونجێ هەندێک وشە هەیە پارچە پارچە لە توپەتە بێت بۆ چونکە من ئاوازم لەسەر خودی وشە داناوە بۆ ڕستە شعرێکە خوێنەری بینەری چێژی لێ وەرناگری گوێگری چێژی لێ وەرناگرێت خۆشی نازانم بەڵام کە تۆ وشەکانت ئاواز بۆ منەکەڵی بولبولە ئیتر بەڵام تۆ ئەگەر بولبولەکەت بە چەند وشەیەکی تێشکاو هێنا
وتت بول بول وەکوای باڵی بشکێنی وەکۆی باڵی بشکێنی بەڕاستی وایە تۆڵی بولبول وەرە تا ڕۆحی من و تۆیە بناڵی بۆ نمونە ئەمانە هەمووی چیەکە ئەو ڕستە ئاوازە جوانە دروست دەکات لەگەڵ وشەکانە لەگەڵ ڕستە شعرەکەیە ئەگەر هەر ڕستەیەکی شعری تر بێنیت بە هەمان بڕگەش بێ بەڵام هەندێک وشە هەیە بەقەدەر بڕگەی یەکەمی وشەی بولبول نییە نییە لەبەرەوە وشەکان لە توپەتە بێ هەر بۆ ێشە من بڕوام وایەکە هەمیشە یەشە لە بنەما هەرە گەورەکانی شعر گۆرانی شعرە شعرەکەی شعر زۆر گرنگە خەڵق لە ڕێگای شعرەوە تۆ پەیامای گەیەنی وایە کەلام زۆر مهمە لە گۆرانی وتنە و ئەو گۆرانی بێژەش ئەوەندە ڕۆشنبیری هەبێ کە هەموو شتێک نەڵێت ئەوە زۆر گرنگە زۆر گرنگە ئێستا ئەگەر ئەو شیعرەی وەفایی بەعوو دەکەتەوە بچینەوە بۆ سابڵاغی خۆشەویستە بۆ سەر گەڵکۆکەی وەفایی ئەڵێکی وەڵاهی بڵێم چی بچین گوێمان لەو شعرە جوانە و لەو ئاوازە جوانە بێ بەعودەکەی خۆتەوە و یادێکیش لە وەفای بکەینەوە بلبل ورتا روحي منو تو يا بنالين تو باخي قلانتو أمن داخي دلان تو باخي قلانتو أمن داخي دلان تابالي خزان دا يقولوا بارجي رزانم ساجي وكو بلبل بجقر داخي خزان ساجي وكو بلبل بجقر داخي خزان دەمت خۆش بێ مامۆستا وەفایی ڕاستی شاعرێکی گەورەی ناتوانین حاشای لێ بکەین و زۆربەی هونەرمەندان ئیسفادەیان لێ کردووە ئەو شیعرانش بێگومان دایناوە دیارە هەر زۆربەی بۆ گۆرانی دایناوە کە خۆش بێتەوە خۆشاهەنگ بێ با بچینەوە بۆ شارەکەی وەفایی و بچینەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان و لای ئەو ساڵانەیە کە لەگەڵ هونەرمەندی زۆر عیز و خۆشەویست کاک محەممەدی مام لێدا ئانیشتی و شەوانە بە یەکەوە بوون چیت هەیە بۆ کاتانە کە لێرەوە ڕۆیشتیت دڵت پڕ بووی لە خەم و حەمێ مام لێ هەگبەی شایی پێشکەش کردی بۆ هونەرمەند جێگا گۆڕچە زۆر مهمە زۆر گرنگە بۆ هەموو شوێنێک بۆ هەموو جێگایەک کە چێ ئینسان فێری شتێکی نوێ بێت لە ژیانیا بەڕاستی ڕاستە ئەو سەردەما ساڵی 1992 بوو ساڵی کۆڕەوی کورد بوو بڵێ ماڵت لێ تێکچوو وڵاتت بەجێهێشت بەڵام تۆ خۆشبەخت بوو کورد کە هەر لە ماڵی خۆیان بوو لە ماڵێکەوە چوو بۆ ماڵەکەی تری ئیتر تۆ ڕۆژهەڵات هەرماڵی خۆتە ڕۆژ ئاوا هەرماڵی خۆ بچی بۆ کوێستان و گەرمیان باکووریش هەرماڵی خۆتە بەڕاست بڵێ هاو زمانی خۆت و هاو کولتوری خۆت و ئێمە کە ڕۆشتین ساڵی 1991 بوون بە من زۆر درێژ بۆ نەدەم لەوێ لەگەڵ هەندێک هونەرمەندانی خۆمان کە لەوەیەکتمان گرتەوە گومان لەوە نییە لەو سەردەمەدا
هەچ کەسێک چوێتە ساڵاغ ئەو وایە هەواڵی مامۆسای گەورە محەممەدی مام لێ پرسێ ماڵێک بوو کە پڕ لە وەفا ماڵێک بوو کە پڕ لە جوانی ماڵێک بوو کە پڕ لە میهرەبانی پڕ لە ئاسوودەیی پڕ لە ئەمان هەرچی هونەرمەندێک و هەرچی نووسەرێک و هەرچی شاعیرێک و هەرچی ئەدەبدۆسێک و هەرچی ڕۆشنبیرێک ئەگەر لە باشوورەوە بڕۆشتایە بۆ ساڵاغ دەبواە زیارەتی مامۆستا محەممەدی مام لێ بکردایە چونکە سیمبۆلێکی خۆشەویستی بوو بۆ ئێمە هەمومایە ئێمەش ڕاستەکەی وەکو گەنج من تقریبان ئەو سەردەما تەمەنم 28 ساڵ 29 ساڵ بوو ڕاست بوو لە تیپی مۆسیقای سلێمانی نزیکەی 16 بۆ 17 گۆرانی موتوو بوو ئەو کاتە بەڵام هەموو هیوایەتی منەوە بوو کە محەممەدی مام لێ ببینم لە نزیکەوە بەڕاستی ئەوە بوو کە چوینە ئەوێ لەگەڵ هەندێک هونەرمەندی تر یەکتری مانگرتەوە و چوین مامۆستامان ناسی و دانیشتین لەگەڵیا و لە خزمەتیا بووین و چەندین مۆسیقامان بۆ لێدا و کاسێتمان بۆ کرد و ئەلبوممان بۆ جێبەجێ کرد و لەو سەردەمایە و لەگەڵ هونەرمەندانی زۆری هونەرمەندانی شاری ساڵاغ بەڕاستی ئەو سەردەما ینی لەوانەیە ئێستا هەموو ناوەکان ئەگەر بڵێم زۆرن بەرنامەکە وایە کۆ نابێتەوە بەڕاستی مامۆستا محەممەدی دانیش بوو مامۆستا محەممەدی ئیسلامی بوو کاک حسێنی ڕەهبەر حسێنی ڕەهبەر بوو ئاغای شاهی بوو ینی زۆر بوون لە هونەرمەندان ئەوێ بەڕاستی کاک عەلی خزری بوو کە ئەوش هەر زۆر کەسێکی هونەردۆز بوو بەڕاستی زۆر لە هونەرمەندانی ئەوێ ئێمە تێکەڵیەک بووین ئەوە بوو بۆ من قۆناغێک بوو قۆناغی فێربوون بوو ینی من لەوێ کە دانیشتم لە ناو مەجلیسی ئەوێدا کاتێکە جۆم لە دەنگی زوڵاڵی مامۆستا گەورە محەممەدی مام لێ ئەبینی ئەبیست ینی دەنگێکی هەبوو ئەو دەنگێکی بەرز وشە جوان دانی پێ ئاهەنرێ بە ئارزوی خۆی گۆرانی ئەوت ئێمە زۆر فێری شت بووین بەڕاستی ینی ئەتوانم بڵێم من هونەرمەندێکی شەرمن بووم کە چوومە ئەوێ بەڵام لەگەڵ هونەرمەندانەکە دانیشتم و گۆرانیانوت لەوێ فێری ئەوە بووین کە چۆن دەنگ بەرزکەینەوە چۆن گۆرانی بڵێن بەڕاستی چونکە زۆر گرنگە هونەرمەند تەنها لەبەر لە ناو ستۆدیا و نەبێت و لەسەر ساحن نەبێت جاری وا هەیە چەند هونەرمەندێکە دانیشن گۆرانی ئەڵەن بە یەکەوە زۆر شت لە یەکتری فێرە وایە جوانترین صفاتی مامۆستای گەورە مامۆستای خۆشەویستمان خوای خۆش بێ مامۆستا محەممەدی مام لێ ئەوە بوو کە هەتا ئەو سەردەما کە ئەو سیمبۆلی پێشکەوتن و سیمبۆلی مامۆساییمان بوو کاتێک من شتێکم لێدا یەکسەرەیوت ئەرێ ئەو دەستگایە چییە منیش پێمە دەم ئای مام لێ ئەمە دەستگای بەهاتی پێڵێن ئێوە شووری پێڵن ئەمە دەستگای حیجازی پێڵن ئێوە شوشتەری پێڵن ئیتر هەستمە کرد وەکو قوتابیە کار ئەویست فێر بێت هونەرمەندی سەرکەوتو ئەو هونەرمەندەیە کە لە خۆی ڕازی نەبێت کە وا نەزانێت کە هەموو شتێکە زانێت چونکە ژیان هەمیشە فێربوونە محەممەدی مام لێ ژێشێک بوو لەو کەسانی کە بەڕاستی من ئەوەی لێ فێر بووم ئەوەندە متەواضع بوو ئەوەندە کەسێکی ڕوون بوو خاکی بوو کەسێک بوو کە هەمیشە ویست شت فێر بێت لە ژیانی هونەرمەند هەتا و کۆتایی ژیانی هەر ئەبێ بە دوای عیلما ببێت بە دوای زانستا بگەڕێ بەڕاستی ئەمیش لەو کەسانە بوو بەڕاستی ئێمە زۆر شت لەو فێر بووین ئەنی جاری وا هەبوو کە دائەنیشتین مۆسیقامان لێ ئەدا بەڵێن کاک سەرتیپ ئەحمەد کاک چاپوو کاک دڵزار کاک حوسێنی ڕاهبەر هەموو دائەنیشتین با بڵێن پارچەی مۆسیقامان بۆ گۆرانیەک حازرە کرد ئەمانوت ئای مام لێو مۆسیقاکە بەو شێوازەیە ئەمە تۆزێ مۆسیقاکەمان لێدا لێرە داخڵە ئێوە دەی کاک کەریمی تەڵایی تۆماریە کرد هەر لە ناو ماڵەوە لە ناو بەڵێ کە تۆماری ئەکرد ئەو دەی دەست پێ بکەین با تۆمارکەین کە دەستی پێ ئەکرد تەمرینیشی نەکرد بوو لەگەڵمانە بەڵام لەپڕ لە ناو مۆسیقاکەەوە ئەهات مقامێکی تێکەڵە کرد ئیتر ئێمە هەموو شاگەشکە بووین ئەم زانستەیە ئەم هەموو تەجروبەیە چۆن توانوێتی ئاو بۆ شێوازە جاری وا هەبوو گۆرانیەک بەس مقدمەکەمان لێداوە
بە یەک جار گۆرانەکەی وتووە تۆمارش کرا و جۆمان لێ گرتەوە ئایمام لێ زۆر خۆشەوە ڕاستی با گۆرانی دووەم تۆمارکەی ئەنی ئاوا بوو دەنگێکی زۆر تایبەت کاتێکش کە مۆسیقامان بۆ لێدا ئیتر ئەو ئەچووە دنیا جوانەکەی خۆیەوە بەڕاستی ئاوێتە ئەبوو لەگەڵ مۆسیقا لەگەڵ شعرەکەیە جا هەمیشە حاڵەتێکی هەبوو ئەو وایە کتێبەکەی ئەو کتێبەی بدۆزیایەتەوە دەفتەرێکی بدۆزیە بۆ نمونە من ئەموت ئایمام لێ تخوا گۆرانی یادی بەخێر ئەویت ئاها تخواوا بزانم لە دەفتەرە شینەکەی دایەکە ئەگەڕات لە ناو جانتاکەی دەفتەرە شینەکەی ئەگەڕا سەیرە کرد ئەی زانی لە چ پەڕەیەکشە دەریە کرد و دەستمان پێیەکەم پێ کرد بیرۆرەی زۆر خۆشت بووە بڵێم شتێکی تایبەت بە کاک محەممەد ئیمام لێ بەعود دەکەتەوە بچڕی چییە؟ وقبول بولان فصلي بهار شاور زوليل ونهار وقبول بولان فصلي بهار شاور زوليل ونهار دمارم وصليار يار دار وغاز يمدين دنعالين بوصليار هر دار وغاز يمدين جرقم لذلات كان باشيرا قربستن كان بازنجيرا جرقم لذلات كان باشيرا قربستن كان بازنجيرا دسما ديداني داز جيران يردا ربا جمدين دسما ديداني داز جيران يردا ربا جمدين دەست خۆش بێ یادی هونەرمەندیش یادی بەخێر بەڕاستی هەمیشە یادی بەخێر ئەو ئارشیڤە گەورە مۆسیقا و گۆرانیە بۆ ئێمە جێشتە بەڕاستی مایە شانازیە هونەرمەندێک ئاوا بە تەنیا باڵ بێوە مۆسیقاش بزانێ بێوە شارەکەی تیپێکی مۆسیقای وەک ئەو تیپە مۆسیقای کرماشانەی لێبێ کە کاریان بۆ حەسەن زیرە کرد ئەو هەموو بەرهەمە جوانەی پێشکەش کرد دەستی جنابیشت خۆش بێت یادێک بێ لە مامۆستا محەممەد ئیمام لێ
سين خاري خمروا لها وريد الخفاق برانا أمشي لسحر سين خاري خمروا لها وريد الخفاق برانا أمشي كبابي دلاش كديد سفيرة لكن من جاجني ما يخورانا أمشو كبابي دلاش كديد سفيرة لكن من جاجني ما يخورانا